دوورگەیەک لە ناو دەریادا. چین گەورەترین کەشتی فڕۆکە هەڵگر دروست دەکات. ساڵی 1842 بەریتانیا لە ڕێگەی دەریاوە پەلاماری چینیدا. لە شەڕەکەدا چین بە خراپی تێکشکاو، ئەوەش بوو بە مای شکانی شکۆی چین و هەستکردن بە کەمی لە ئاسهێزی دەریایی بەریتانیادا. بەتایبەت لەو شەڕەدا بەریتانیا بازرگانیەکی نائەخلاقی و بێویژدانانەی سەپاند بەسەر چیندا کە بازرگانی ئەفیون و مادە سڕکەرەکان بوو. لەو کاتەوە چین هەستی بە پێویستی بەهێزکردنی هێزی دەریایی کرد. هاوکات لەم کاتەدا کە پەیوەندیە نێودەوڵەتیەکان بە قۆناغی گرژی و پچڕاندا تێدەپەڕن، دەوڵەتی چین زۆر بۆی گرنگە لە ئازمل ملانیەکاندا بێت، بەتایبەت هەژمون بەسەر دەریادا. بەڵام لە ئێستادا ڕکابەری دەریایی چین چیتر بەریتانیای مەزن نییە، بەڵکو ئەمریکایە. هەر بۆیە چین لەم کاتەدا دەیەوێت ڕکابەری ئەمریکا بکات لە دەریادا. بۆ ئەمەش بە گوێرەی وێنەی مانگە دەستکردەکان و راپۆرتەکانی زانیاری، چین سەرقاڵی دروستکردنی زەبەلاحترین کەشتی فڕۆکە هەڵگرا کە بە تایپ 004 ناسراوە. لە ئێستادا چەندین راپۆرت و گریمانە و خەمڵاندن دەربارەی کەشتی زەبەلاحی جۆری 004 دەخرێنە ڕوو. بەڵام لە ڕاستیدا ئێمە زانیاریەکی کەممان لەسەر ئەم کەشتیە بەردەستە کە پشڕاست کرابێتەوە. ئەوەی ئێستا دەیزانین لەسەر کەشتیەکە ئەوەیە چین دەستی کردووە بە دروستکردنی کەشتیەکی فڕۆکە هەڵگری زەبەلاحینەوەی نوێ کە پێشبینی دەکرێت لە ڕووی توانای نمایشکردنی هێزەوە لە فڕۆکە هەڵگری ئەمریکی USS فۆرد پێشکەوتوتر بێت. بە گوێرەی زانیاریەکان کەشتیەکە بە وزەی ئەتۆم کار دەکات و ڕەنگە قورسترین کەشتی جەنگی بێت لە مێژوودا. کەشتی ناسراو بە تایپ 004 چینی چاوەڕێ دەکرێت توانای هەڵگرتنی 110 تاوەکو 120,000 تۆن قورسایی هەبێت و بەوەش کەشتی USS فۆردی ئەمریکی تێدەپەڕێنێت. لە جۆری کارکردنیشدا دیسان باڵادەستە بەسەر کەشتیە هاوشێوە ئەمریکیەکەیدا. بەوەی کەشتیە چینیەکە تەنها پێداویستیە مرۆییەکان و چاکردنەوەی سنوورداری پێویستە، لە کاتێکدا فڕۆکە هەڵگری ئەمریکی فۆرد پێویستی بە دووبارە پڕکردنەوەی سوتەمەنی هەیە دوای نزیکەی 25 ساڵ خزمەت. هەروەک کەشتی ئەمریکی فۆرد دەتوانێت تا 90 فڕۆکە لە خۆ بگرێت. بەڵام بە گوێرەی خەمڵاندنەکان تایپ 004 توانای هەڵگرتنی لانی کەم 100 فڕۆکەی جەنگی دەبێت. پرسیارە کراوەکە ئەوەیە: ڕکابەری ئەمریکا و چین بەکوێ دەگات؟ ئایا چین دەتوانێت کۆتایی بە باڵادەستی دەریایی ئەمریکا بهێنێت؟